بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوتان لێ بێتم کاتان باش من بێسم قەرەداخیم لە بەشی دووەمی بەرنامەکەمان دیداری تایبەت درێژە بە گفتوگۆکانمان دەدەین لەگەڵ بەڕێز شەوکەت مەلا ئیسماعیل پێشمەرگەی شۆڕشی ئەیلول و هەروەها دامەزرێنەری یەکەم وێزگەی بێتەلی شۆڕشی ئەیلول لە ئەوەوە دەست پێ دەکەین کە لە 21 دوانزەی ساڵی 1961 یەکەم بنکەی بێتەل لەلایەن لە شۆڕشدا لەلایەن بەڕێز مامۆستا شەوکەت مەلا ئیسماعیلەوە دادەنرێت. مامۆستا بەخێر بێ، سوپاس بۆەوەی لە بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵماندای. بەستی ئەوم بۆ بکە مامۆستا لەوە دەست پێ ئەەکەمەوە لە بەشی دووەمی بەرنامەکەمان لە 21 دوانزەی 1961 یەکەم بنکەی بێتەلی گەڕۆک دادەنێت لەگەڵ بێتەل مستەفا ئامێدی. باسی ئەو ڕووداوەم بۆ بکە چۆن بوو کە توانیتان یەکەم بنکەی بێتەل بۆ شۆڕشی ئەیلول دابنێن؟ لە یەکەم شەڕی گرنگ کە ڕوویە لە نێوان پێشمەرگە و یاڵی لەشکری کوردستان و سوپا و پۆلیسی خۆی سەیار لە لۆمانە و لە بادێ و لە ئەو ڕێگەی کە ئەچێ بەرەو بامەڕنی کە لەشکری سەربازانی لەو ناوچەیە بوو لە دامێنی چیایی مەتیناژ لەو شەڕا بۆ یەکەم جار ئامێری بێتەلمان دەستکەوت. بەڵێ ژمارەیە ئامێری بێتەل ئەو کاتەکە پیانە و ژمارە 12 فەڕەنسی بوو، پۆلیس ئەوەی بەکارێنا لە دواییە کە ئامێری ترمان دەستکەوت پیانەوە ژمارە 9 ئەوە دوو پارچە بوو، زیاتر هینی سوپا بوو نەکی شورتە. لە ئەو شەڕا چەند ئامێرێ گیرا و بازێکیان شێنرا بوون. دوای من داوام لێکردن کە لەمەولا ئەگەر ئامێری بێتەل دەستکەوت مەیشتێنن ئێمە سوودی لێوەرەگرین، چکە من لە کولەی شورتە چونەتی بەکارهێنانی بێتەل و بەچینەی شەحنەکەی و دانانی جفرە و کردنەوەی جفرە ئەوانە خوێنە بوو لە کۆلێجی پۆلیس لە بەڵێ. لەبەرەوە لە خۆم ڕائبینی کە سوود وەرگرین لەو ئامێرانە. یەکەم ئامێری بێتەل ژمارە 12 بوو کە لەو شەڕا دەستکەوتە بوو. پێشمەرگەیەکی شارزا و ڕێکوپێکمان لەگەڵا بوو کە خۆی لەو پێشتر لە جێی شایە لە شورتە ئەیزانی چۆن بێتەل بەکاریە ناوی مستەفا ئامێدی بوو. بەڵێ ئەو یەکەم کادر بوو کە خستمە سەر ئەو بێتەلی ژمارە 12 و ڕۆژانە ئیشی پێکرد. لە سەرەتا هەموو برسەکان بە کراوەی بوو، چونکە حکوومەت بە هیچ ئاگاداری ئەوە نەبوو کە ئێمە ئەو جێهازانەیە کە گرتومانە بەکاری هێنین. بۆ شەوەیەمە گەشتینە گوندێکە پیانەوە قەرقەڕافە لە چیایی مەتینە. بەڵێ بۆ یەکەم جار من لەو گوندە توانێم یەکەم جفرەی یەکەم بروسکەی جفرەکراوی مێری بکەمەوە، شی بکەمەوانێ. بروسکەکە چی بوو و چی تێدا بوو بۆم باس بکەی ئەگەر لە یادت مابێت؟ بەڵێ کە گەشتە ئەو گوندە سەر لە ئێوارێ بوو لە خەتا من نەمەزانی ناوی گوندەکە چیە. دووسێ بروسکەمان وەرگرتە بوو، هەر مستەفا ئامێدی وەریگرتە بوو. لە دڵنیا بووم کە باسی ئەو گوندانە ئەکرێکەوە لەشکرە چێتە ناوی. لە خانەخوێەکەم پرسی وتم ئەم گوندە ناوی چێ؟ وتی قەرقەڕافە. لە ناو بروسکەکە ناوی گوندەکە هاتە بوو. ناوی گوندەکە هاتبوو کە بەهۆی وشەی قەرقەڕافە کە چەند ئەلفێکی تایە و ئەمانە بە شوێن ئەوواگە ڕەمزی قەرقەڕافە ئاخۆر چی بێ لە بروسکەکە. لە دووسێ بروسکە بەسەکە بڵێ ژمارەیەک دووبارە بۆتەوانە بە بەلاوردکاری و ئەوانە ئەمزانی ئەمە ئەوە ئەمە ناوی گوندەکەیە، ناوی گوندەکە کە وشەی قەرقەڕافەم دۆزێ وانە بەهۆی قاف و ڕێ و ئەلف و واو ئەوانەوە وەکو وشەی وەکو جەدوەلی کەلیماتی متەقەطع پیتەکانی تریشم دۆزیەوە. لەوێ هاتبوو ئەڵێ یاخی بوونەکان یعنی پیان و یاخی بووان لەم گوندانە
بڵاوبوونەتەوە قەرقەڵاوا و فلان و فلان و فلان وانە داوایە کرد کە بۆ بەرەبەیان لەگەڵ یەکەم ڕووناچی ڕۆژ هەڵاتنە یا ڕووناکبوونەوەی مامۆستا عەفوم کە لێرە ڕاتەگرم سوپای عەبدولکەریم قاسم چۆن ئەیزانی ئێوە لەو گوندانە بڵاو بوونەتەوە ئایا یعنی جاسووسیان هەبوو لەناو شۆڕشایان شتەکە ئاشکرا بوو بە ئاشکرا ئێوە لەو سنوورا بڵاوتان کردهبوو لە ئەو شوێنانە بڵێ کە ناحەیە ناحەی سەنگەسەر یا بڵێ سوارەتووکە گوندی سوارەتووکە لە ئەو شوێنانە هەمووی مەخفەری پۆلیس هەبوو شەر قەوماوە ئەو ڕۆژە شەر قەوماوە پێشمەرگە چۆتە دواوە تا پێشمەرگە ئەچێتە ئەو شوێنانەی کە دووری جادەیە و دیاهاتەکانیش معلومن لەلای حکوومەتۆ معلومەن ئاڵێن هاتەوە بە شەو گەڕاونەتەوە بۆ ئەو دێهاتانە یاخو احتیمال هەیە مەسەن مخبریش یعنی بنکەکانی پۆلیس زانیاریەکانیانەدا ئەوان زانایە لە مەجراتی شەڕیشا کە شەڕ ڕۆئا لە شوێنەکە کە شەڕ ڕاوەسا شوێنی جەیش و پۆلیس ئاشکرا بوو شوێنی پێشمەرگەش کە لەکوێوە هاتوون بۆچوە ڕۆنەوانەیە کە وەختە بڵێ شەودایەت یاخۆ دەست لە شەڕەکە هەڵگرن چ بە سەرکەوتوی بێت چ بە خۆدزینەوە بێ لە جەماکە بۆ شێوەیە ئەوان ئازانی ئەو دوایەوە مەسحی جەویان هەبوو بەردەوام تارە بەسەرمانەوە ئەستوڕایەوانەیە بە ڕۆژ و تەنانەت بە شەویش تارەی عێراقی و تارەی هەتا تورکیا بە شەو تاری تورکیا دەستنیشانی ئەو شوێنانەیە کرد کە پێشمەرگەی لێ و ئاگریان کردوتەوانێ لە لووتکەی چیاکان یا لە دامێنە چیاکان ئەو معلوماتە پێڵن ئەحداسیات بە ئەحداسیات ئەیاننا بە عێراق کە ڕۆژ ئەبوانێ ڕۆژە بۆە تارە ئاهات ئەو شوێنانەی بردوبانەکە ئەکرد یا تەنانەت جاری وها بوو بۆ ڕۆژی دوایی بە شەویش ئەو شوێنانە بردوبانەکرا مامۆستایەوە بەڕێزت بروسکەکەت شی کردەوە و زانیت کە ئەو سنوورەی ئەو گوندانە بردومانەکرێت و بارزانی نەمر فەرمانەکە کە گوندەکان چۆڵکەن دواتر خەڵکەکە دێن بە بارزانی ئەڵێن بارزانی خۆی لەگەڵ بەغدایە حەزەکەمەوە بە سەراتەم بۆ باسکە ئەوە چۆن بوو ئەوە بۆ یەکەم جار کە ئەو بروسکەم شی کردەوانێ ناوی پێ6 گوندی تریتیا بوو کە پێشمەرگە بە ناویە بڵاو بوو بۆ نەوانێ بڵێ بە شەو ئەچوونەوە ئەوێ کە من ئەو بروسکێ وەرگرت ناوی ئەو گوندانەی تیا بوو ئەڵێ بەیانی لەگەڵ یەکەم ڕۆناک بوونەوە ئەم دێهاتانە بردومان بکرێ یەکەیەکە ناوی دیەکان نووسرا بوو کە گەیانمە بەردەم سەرۆک بارزانی وتی باشتر وایە ئێستا تەتەرێک ئەو وەختە قاسدیان پێ و بچێ بۆ یەکەم گوند لەوێ شەوانەیە یەکی تر بووە ئەو گوندەکانی تر یەک لە دوایەک ئاگاداریان بکەن کەوا سبینێ تارەیەتە سەریان بە هەموو شوێنی خۆیان و ناو گوندەکە چۆڵ بکەن وچنە و شی و دۆڵە ئەو شوێنانە بۆ خۆ پاراستن تر وەختی ئێوارەیە تەوەنەمە بە ڕۆژ بێتەرەکەمان ئەبەر لە شی و دۆڵ و یا ئەگەر ئەشکەوت هەبووە ئەشکەوتێکەوانە بۆ ئێوارەیە کە گەڕایەوە ناودەیەکە چوومە ئەو ماڵی کە منی لێبووم و لەگەڵ برادرانە هەتا تارە لەو ماڵی یا بوو وەختانە بۆ ماڵان زیاتر حکوومەت بەڕەشاش تۆقاریف و ئەمشانە پێوە لە دێهاتەکانیها زۆر بە نزمی لە سەربانەکانش بەشی هەرە زۆری هەر گڵ و دارە ڕابوو لە ئەو ماڵەشیان نابوو کە منی تیا بووم منش ئەم زانیارە منش هیچ قسەم نەکرد دوایی پرسی ئەم ویتە چییە هینی بێتەرەکە بە جیازەکەیەوت بەڵێ جارەکان مەچینی شاحنەکەمان ئیش پێکرد کە دەنگەدەنگێکی لێوێ وەکو فڕکە فڕکی تارە وایە ئەوانە زۆر لەو ماڵانەی نزیک دەرپەڕینە دەرەوە وانزانی تارە هاتوتە سەریان مامۆستا لە سەردەمی شۆڕشا بێگومان لە شاخەکانی کوردستان هەرچەند بارودۆخەکە زۆر زەحمەت بووە و هێزی پێشمەرگە ئەو پێشمەرگانەی کە لەگەڵ بارزانی نەمرا بوون
بەجل و بەرگێکی کەم بە پێڵاوێکی کۆن ینی شاخ و شاخیان کردووە خەباتیان کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەسەرهاتی خۆش هەبووە لە ناو هێزی پێشمەرگە لەو سەردەما ڕوویدا بێت مەسلەی پێکانی فڕۆکە بە تاپڕ چی بوو پێم وابێ بەسەرهاتێکی لە دوایە لە ناوچەی فڕۆکەیەکی بەڵێ فڕۆکەی سەربازی هۆکار هەنتەر بە تاپڕ پێکراوێ هەمە چەشنە ینی تاری هەمە چەشنە هاتە سەرێمەوەکو هۆکە هەنتەر و فەنم لە بەرزێوانە جا میژیشیان بەکارێ ناجار بە جارێک زیاتر بۆ بەرەکانی شەڕ بەڵێ پێشمەرگەکان ئەنوای چەشیان پێبوو هەبوو هەر خەنجەری پێبوو هەبوو مەسەن گۆپارشی پێبوو بەڵام بەو هیوایی کە بوو بە شەڕ بتوانێت چەکی دەستکەوێت چەشی دەستکەوێت هەتا گاوانێکمان لەگەڵا بوو جاگەوانەکە وتی من دەیشم خۆشە توان جار بەجارێ لاوشی شان بۆ بڵێم بڵێ لە دوایە چەکوشت کە دەجەکە و یەکێ لە پێشمەکان کە ئەبینێ تارە ئێتە سەرمان تارە بردومانیە کرد زیاتر هوکەرهەتەر کە هەڵسێتەوانێت لە دوایەوانێ ئەکسۆزەکەی گڕەکی لێستە دەروانێ بەڵێ ئەم تەقەی لێەکە بە تاپڕ تەقەی لێەکە و تارە هۆکەرەکە کە هەڵسێتەوانە گڕە لە پشتیوەتی ئەم بە خیاڵی خۆی پێکاوێتی بڵێ پێکاوێتی هەتا هەڵە وتی با بگێتەوە مووسڵ ئەزانێ لە دوایە چیم لە کردووی ئەم بەسەرهاتە ئەمەراقای دۆڵەمەریش هەر ئاگادارە جارێکە بۆ سەرۆکە مەسعودیشی ژێڕابووانێ خۆی شاید ئەیانی ئەو ڕووداوە بووە بڵێ مامۆستا سوپای لەشکری کوردستان لەو سەردەمەدا لەشکر قۆڵ هێز هەبووە هێزی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول پێم وا بێت لە چەند هێزێک پێکهاتوون هێزی زاخۆ و دواتر هێزی دهۆک و هێزی شێخان باسێکی شێوازی دابەشبوونی ئەو هێزانەمان بۆ بکەوە ژماری سەربازەکان ژمارەی پێشمەرگەکان چەند بوون چۆن دابەشبوون بەسەر ناوچەکاندا لە سەرەتا کەمە لە ناوچەی بادینان بووین بارزانی فەرمووی ئێمە ئەچینە خوارەوانە و لە ڕووباریشین ئەپەڕینەوە بۆ بەری سۆران بەڵام پێشەوەی بپەڕینەوانێ لەوێ هێزی زاخۆ هێزی دهۆک هێزی شێخان لەگەڵ لەشکری یەشی دروست کرد هێزی زاخۆ ئیسا سوار ئامەر هێز بوو هێزی دهۆک عەلی خۆشەوی عەلی خەلیل خۆشەوی ئامەر هێز بوو هێزی شێخان سۆمرخان دۆڵەمەری لە پشتی شەوانێ بارەکای لەشکری یەک ئەسەد خۆشەوی سەر لەشکر بوو جا منش لە لای خۆمەوانێ بۆ هەرێکێ لەو هێزانە ئامرێکی بێتەلم دروست لامان بوو دامنا بۆ هێزی زاخۆ و هێزی دهۆک و هێزی شێخان و لە هینی بارەگای ئەسەد خۆشەویش لە گوندی قومری مستەفا ئامێدی سەرپەرشتیە کرد لە لای کاکە خوارە خۆش بوو ئەسەد خۆشەوی مایەوانە ئێمە پەڕینەوە بۆ بەری ئەو بۆ ئەو هێزانەش ئاگادارم کردن لە کاتێ پێویستە بەگەر بارزانی فەرمووی ئێمە پەیوەندیمان نەبێ بەڵام ئێستا ئێوە هەر ئینسان بن هەر گوێ بگرن لە سوپا و لە ئەمن و استخبارات و مخابرات چونکە وێنەی ئەو جفرانە کە خۆم حەرم کردبوون یان بە مستەفا ئامێدی و هەروەها بە مەلا حەمدی هەبووەوە وەکو سکرتێری خوارە خۆش بووە ئەسەد خۆشەوی وا بوو زۆر وریا و ڕێک و پێک زیرەک بوو ئەو سەرپەرشتی ئەوەیە کرد کە ئەو برسکانەی ئاهات ئەو لە لای خۆیەوە بە جۆرەی ئەو جفرانەی من یابوومێ برسەکانی هەلە کرد و یا بە
دواتر لە چالاکیە کە شارۆچکەی کانی ماسی لە منتیقی بەرواری باڵا دەگیرەیەکەوێتە دەست هێزی پێشمەرگەی کوردستان، هێزی پێشمەرگەی شۆڕشی ئەیلول، ژمارەیەکی زۆر لە هێزەکانی میری، هێزی عەبدولکەریم قاسم کە ئەو هەواڵە بیسن ئەڕۆن بەرەو تورکیا، سنووری تورکیا. هەڵوەستی بارزانی نەمەر لەو کاتا چۆنە بێوە چییە بێت، چۆن وا لە حکوومەتی تورکیا کات کە ئەو هێزەی کە بەرەو ئەوێ ڕۆشتووە هێزی عەبدولکەریم قاسم تەسلیمی شۆڕشی بکاتەوە. باسێکی ئەومان بۆ بکە مامۆستا. هێزە تابێتەکەی سەربەرزانی کە لە چای مەتیناوە بەرەو بەرواری باڵا بەسەر گوندی دێشیشە گەشتە بەرواری باڵا، پێشەوەی ئێمە بکەین دامودەستگای ئیداری وەکو مدیر ناحیە و مدیرمان و لەگەڵ مۆزەف سەحێکە و سەرۆکجاشێکیش هەرە لەوێ بوو. دەوری وازانم وانە بێ تا خەیاڵم وازانم دەوری سێسە کە 150 تا 300 چەکار بوون. ئەمانە هەموو بەسەر چای سەری زێری پێڵێن ئاودی بوون بۆ تورکیا. کە گەشتی نەوێت سەربەرزانی فەرمووی کاغەزە بنووسن بۆ ئامر مەغفەرەکەی کە هی تورکیا لەسەر حودوازام جوڵە مەرجینە بوو، بنووسن بڵێن ئێمە شوێن دوژمنی خۆمان نەکەوین هەتا ئەنقەرە، حەقی بەهیچنەوە حەقی دامودەستگای تورکیامان نییە، ئێمە شوێن دوژمنی خۆمان نەکەوین. بەڵام ئەگەر لە ماوەی 48 سەعاتە ماوەیەکی دووسێ ڕۆژیە ئەوانە نەکەنەوە بەم دیوە ئێمە یین. حکوومەتی تورکیا هێزەکەی کردیانەوە بەم دیوە؟ جاوە ئەرز دەکەم کە کاغەزەکە من و ئالیاسکەری خوافەکە نووسیمان بۆ ئەشرف ئامێدی لەگەڵ چە پێشمەرگە کە بردیان تەسلیم بە مەغفەرەکەیان کرد. 48 ساعتی پێ نەچوو هەموو چەگارەکانیان کردەوە بەم دیوە. چیایەکە پیان و سەری زێر شەو بۆ ئێمە دانیشتە بووین لە قەپاڵی لەسەر لوتکە چیاکە و بە قەپاڵیوانێ ریزن لایت دیار بوو، لایتی دەستیان بەکارهێنا. ئێتر سەربازانی فەرمووی ئەوە جاشەکانن پێشیان لێ بگرن با بە ملۆبۆلا نەڕۆن لە چەشیا بکەن. پێشمەرگە بۆیان چوو لە پێشەوان و ئەملاولان لێگرتن و شی و دۆڵ و پاڵی چیاکە هەمویان بێ قەیدوشەر تەسلیم بوون. زۆریان پێڵاوەکانیان لە پیانە نەمابوو لە ناو بەفرە زۆر هەڵوێستی مەلا مستەفای بارزانی چۆن بوو؟ هاوکاری کردن بەدەمیانەوە چوو پێم وا بێ هاوکارێکی زۆری کردنوە دواتر ئەو هێزەشی کە بەدیل گیراون لە لای سەرکردایەتی شۆڕش ئازاد کراون. بەڵێ کە ئەوانە جێران بەشی زۆران خەڵکی ئەو ناوچانە بوون، خەڵکی گوندەکانی ئەو ناوچانە بوون. لە لای ئێمە بە ئەمری سەربەرزانی یەخسیریان گل نەئایەوە چونکە ئەبوون بە ئەرک بەسەر ماڵانەوە. ئێمە خواردن نووسن و پێداویستی ڕۆژانەمان لەسەر خەڵکی گوندان بوو. جابەوەی نەبن بە ئەرک بارزانی فەرمووی ئەوانەی خەڵکی ئەم ناوچەن ئیزنابن دوایەوە لە چەکتان هەر بۆ ئەوەی لەبەر ئەوەی نەبن بە ئەرێکیان هەر بارزانی خودی خۆی کەسێکی وا بوو کە حەزی بە ئازاردانی کەس نەبوو. یعنی ئەوە خۆی تەبان بارزانی ینی شۆڕشەکە وەکو شۆڕشێکی ئینسانی وا بوو، وا نەبوو کە بڵێ وەکو ئینقلابێکە و جەماعەتی هەرساون لەبەر نەبوونی و لەبەر حاڵەتی ئیقتصادی و لەبەر ئەوانە. شۆڕشەکە سیاسی بوو چونکە عەبدولکەریم قاسم ئازادی نەهێشتە بوو، حیزبەکانی هەموو لەغۆ کرد، گۆڤار و ڕۆژنامەکانی هەموو داخست بەرامبەر بە بڵێ ئەو سەرۆکی ئەو حیزبانە هەموو ئەمریکردنیان دەرچوو. ینی تەمەەن زۆر سیتریشەیە کە عەبدولکەریم قاسم خۆی حەساسیەتی هەبوو بەرامبەر سەرۆک بارزانی. کورد و لە نووسینەکانە زعیم شعبل کوردی بە ئەویشیانە و زعیم الأوحد جا ئەمە لەوە ینی ئەو قیرە لە منافسی ئەوە بەکاریان هێنابوو لە منافسی ئەو نازناوی کە دابوویان بە بارزانی. کورد حەقی خۆی بوو ینی کە بە بارزانی بڵێ سەرۆکی هەموو کورد، بەڵام ئەو پێ ناخۆشەوەی گو من سەرۆکی هەموو عێراقم زعیمی هەموو عێراقم بە کورد و عەرەب و هەموو لایەنەکانەوە. کە سەرۆک بارزانی ئەوەشی بەبەست بوو کە ئێمە
ئەو یەخسیرانە کە ئەگەر ئاسکەر ونیا پۆلیس بن کە ئیسینانەین لە جارشتراکەیان بۆ شەڕی ئێمە زۆر بەدڵ شەرمان ناکەن. ولاقەتا جارێک ئەسکەری ژێراوت ئێمە سێم جارە من چەکتان بۆێنە 3 جار کلاشوکە فێن خۆی یابوو بە ینی 3 جار گیرا بوو لەلایەن جار گیرا بوو لە شەڕا هەر 3 جارەکەش چەکی پێ بوو هێنابووی بۆ شۆڕش. بەڵێ جا ئەوە سوودێ بوو سوودی دووهەمیشی کە مەسەن کورد ئەمەنە ئینسانیان ئەسیر نە ئەکوژە نە حەفسێکە ڕۆژە لە ڕۆژان ڕووی ناوە ئەسیرێ گیرا بێ ئەگەر بریناریش بوو بێ ئەوەنەی دا و دەرمان لە بەردەستا بوو بێ چارەسەر کراوە و کە چاک بۆتەوە ئیزناناوە ڕۆشتوانێ بۆ سەما جا لەوانەیە کە گیران جاشەکان زۆران چون ئەوسەر بڵێ ئەرز و گوند و دێکانی خۆیان بڵێ بازێکیشیان کە خەڵکی گوندانی خواروتر بوون ئەوانش هەر ئیزن نەژان بڵێ مدیر ناحێکە و مدیر مال و ئەوان چیان بەسەر هات؟ ئەوان فاترێ لە لای ئێمە بوون ماوەی لە لای ئێمە بوون جا مدیر ناحەکان نرد بۆ لای من سەربازانی کە تاقیقی لەگەڵا بکەم منیش تاقیقم لەگەڵا کرد و ئەوانە ئەوتم ئەگەر کوڕاسی جفرەکانە لە لای هەیە هی ناحەکە بمان نەرێ بەڵێ تەبەن من پێویستم پێ نەبوو چونکە من خۆم شیمە کردوانێ دوایی ئیتر نازانم چۆن بۆ وتم با تۆزێ بیترسێنین دووریان خستەوانێ وتم باشە مادەم نایی بەدەستەوە بەڵام بۆ من خۆم مەسەڵەن ڕام گرت و وتم ئێستا ئەو کوژین بە زوو سەرەوە ئەو شایەتمانی هێنا بە زوو سەرەوە یەک دوو تەقە کرا بەڵام هەر نهاتە دەست هیچی پێ نەبوو بڵێ جفرۆشتەکە لای بێتەلەکە بووە بەڵام ئەو کۆڵە ساڵ ڕژ و ساڵ هات کە من گەڕامەوە لە مفاوەزاتێکە لە بڕشا بوو بە ئامەرفەوجی حرەسەدوو لە سەنگاو لەبەرەوە من بۆ چەند مەبەستێ ئەوە بچوومای بۆ شورتەی ئامە نەبەخا ما ئاون مدیر شورتەی ئام ئەو کابرایی هێنا کە مدیر ناحیە بوو هێنا بەرەوەڕووی من وتی لەبیرتە چۆن زەنەخی منە برد و منە ترسان و ئەوانە زۆرم پێداخۆ مامەستا تۆ ماوەیەکیش لەناو شۆڕشا کاری دەرمانسازیت کردووە بەڵێ ئەو وەختەی کە ئەوشمان بۆ باس کە بزانین چۆن بوو ئەو وەختەی کە ناحەی بەرواری باڵا ژیرا مۆزەف سەحیەکە ناوی محەممەد ئەمین بوو سژێتە بیرم مسۆسەفەکەی بەجێ هێشت بوو شو بۆ ناو ئامێدی مسۆسەفەکە مسۆسەفی جاران وا بوو داو دەرمان بە پاودەر هەمووی لە ناو قوتووی گەورە و لەگەڵی کەپسولەکە بە بەتاڵی ئیتر بە جۆرەی وەصفەی بۆ ئەو نەخۆشە کە دیاریەکرا ئەم کەپسولانە لەو پاودەرانە پڕەکرا ئیتر سەڵفاتەیە زۆڵ بوو سڵفاتە دایزین بوو ئەسپرین بۆ تۆزی ئەسپرین پڕەکرایوانە لەگەڵ سارخی و پلاسەر و ئەم ناشتانە جا بە منیان سپارت بەتوار من ئەم توانی مەسە بڵێ ناوە ئەنگلیزە و لاتینەکان خوێنمەوانێ و بۆ چمە بەسێکە زۆر جار تەنانە بریناریشان هێنا بۆ لای من ئەوتر نەخۆشیشینی ئەو دێهاتانە و هینی گوندی هینی ناحەی بەرواری باڵا ئەمە بۆ چاویێشێ و بۆ گوێشێ و بۆ قوڕیشەیە لەرزوتایە هەر ئەیان هێنا بۆ لای من دەرمانم بۆ تۆ شارەزایی بواری توبی بووی دزان من پێشەوەی بچمە کولی شورتا لە بەخا لە دەورەی مەعاون توبی بەیتەری تەواو کرد و نۆماک بوو وەکو مەعاون تەبیبی بەیتەری جا زۆر شارەزایی داو دەرمان و شارەزایی زۆر نەخۆشی وچووکە و نەخۆشانەی تووشی ئاژەڵ و ئەمانە بن زۆری تووشی ئیسان ژەبی ئیتر مەسەمە پاسۆلۆجیە مەسەن علمی فارماکۆلۆجیە ئەوانەشمان ئەخوێن بەێ
مامەستا لەو کاتە ڕژەمی عەبدولکەریم قاسم بەردومانی ئەو ناوەی ئەکرە و مەنتیقەی کە کرد کە لە ژێردەستی شۆڕشا بوو زۆر جا بەردومانەکان بۆ وڵاخ و کەر و مەسەلەن ئەوانەیان بەردومانە کرد و حەزەکەم باسێکی ئەومان بۆ بکەی داڤی داڵە کەرخۆرە چییە یعنی لە ئەوە چۆن بووە ئەو بەسەر هاتە ینی حکوومەتی عەبدولکەریم قاسم دەستی لە هیچ کەسێک نەئەجێڕایەوە نەئەپاراست ئەوەی کە بیزانایە کە ژیانی تایە ڕۆحی لەبەرە ئەو بەردومانیە کرد بەکە تارە ئاهات مەسەن پێشەشی ئەگەر لە گوندێکە ئاشی ئاو هەبواە بەشی زۆری ئاشەکان هەر ئاو بوو پێشەچی لە ئاشەکە بۆ ئەوەی سەرچاوی ژیانیان ژیانی دیەکەی و دوێرانیدان و ئەم ناوشانە ئێمە خواردنی سەرچیمان دایمە نان و چابووە یاخود نردوو لەگەڵ خۆمانە لە ئاشەکەیە ئەجا مەڕ و ماڵات و گاو گۆتاڵ کە لە چێلگا بووە لە شاخودا وایە لە ئەوانەشی بێ قەید و شرت یعنی هەرچێ شتێک کە بجوڵایەوە ئاژەڵ و گاو گۆتاڵشیان لێ ئەجا وەکو شارەزای ئەم تەیری توێرانە زۆریان کە گۆشتخۆرن شارەزا بوون کە تارە ئەهات ئەیانزانی ئەوانش دابەزینە شوێنەکە دوا بە دوای تارەکان ئەوانش جاروا بوو هەرگەڵ لەگەڵ داوی تارەکە ئەوانش داویانەکە بزان دەستکەوتیان چییە بێ جاوە بە کوردی بە ئینگلیزی دایڤی پێڵن هیتیانە بەڵام بە کوردی لووڕی پێڵن لوور بوونەوە داڵاش و باز و هەڵۆ ئەمانە کە یەنە خوارەوە پێڵن لوور بوونەوە یعنی داڵە کەرخۆرە و باز و ئەمسانە لوور ئەبوونەوە لەگەڵ دایڤی تارەکە. بەڵێ مامەستا مەکتەبی سیاسی پارتی ئەو کاتە لە ناوچەی بادینان چ ڕۆڵێکی هەبوو و پێم وا بێت ینی حکوومەتی عێراق هەموو چەک و تەقەمەنی و هێزێکی زۆری سەربازی و هەموو ئالیەتێکی پێبوو لە بەرامبەردا شۆڕشی کورد بە کەرەستەی زۆر سەرەتایی بە چەکی زۆر سەرەتایی بە بڕنە و بە موزەلی بەمانە ڕوبەڕووی ئەو سوپات دڕندێ بەهێزەی حکوومەتی ئەو کاتی عەبدولکەریم قاسم ئەبوونەوە مەکتەبی سیاسی پارتی پێم وا بێت هاوکاریەک ئەنێرێ بۆ بارزانی نەمر لە منتیقەی بادینان 7,000 دینارە 700,000 دیناری ئەو کاتەیە وەری ناگرێت بۆچی ئەو هاوکاری وەرناگرێت؟ وەڵام من ئەمەوێ بگەڕێمە دواوە وەختە مەکتەبی سیاسی ئێمە مەکتەبی سیاسی ماوەدی ئەم مالومە کە ئەبیستنەوە لە سەربازانی بریاری شۆڕشی یاوە چونکە بۆی دەرکەوت لەگەڵ حکوومەتی بەخا ناچێتە سەر ژیان ناچێتە سەر و حکوومەتی بەغا بڵێ هینی عەبدولکەریم قاسم دەستی کرد بە بۆردومانکردنی هەموو گوندەکانی ناوچەی بەرزان کە هەر لە سەرەتا ئەو حساسیەتە هەبووە بەداخەوەی مەکتەبی سیاسی و لەگەڵ سەرک بارزانیە کە ئەوان زانی بەزمێکیان دروست کرد مەجموعەیە چەگاریان نار بۆ دەربەنی بازیان بۆ دەربەنی بازیان کانەوەمانە شۆڕشەکەن زەدی ئیسلاحی زراعی شتەکان واشکانە بۆ ئەگەر سەرۆبازانی شۆڕشێکی کە شۆڕشەکەی خۆی دەست پێ کرد بڵێن وەڵامە زەدی ئیسلاحی زراعیە هەناکولێن ئەوانە دوای چەند ساڕوخێک کەلیانرا هەموو شکان و ڕێشت جا بگەڕێمەوە دواوە کە سەربازانی لە ناوچەی بادینان بوو شەرماوەیەکی زۆر مامۆستا کات یارمەتیمان نادا وەڵا زۆر مەگەڕێرەوە ببوورە چاوەکەوێت بارزانی هەتا لەو دانیشەی کە من چوو بۆی کە بجار بینیم باسیەوەی کرد وتی ئەوە ئێستا پێشمەرگەوە بێ پێڵاو و بێ پاڵتۆ و بێ دەرامەت و ئەحتیاج و محتاج ئەوانە وتی مەکتەبی سیاسیش لە هەموو لای پارە کۆکەنەوانێ و بۆ خوانی سەرفەکە ئەجا لەو کاتانە بوو یەکێ لە ئەندامانی مەکتەبی لجنەی مەرکەزی 7,000 دیناری هێنابوو 7,000 دیناری هێنابوو بۆ سەربەرزانی لێی وەرنەگرت وتی هەتاکو ئێستا پێویستم بە یارمەتی
ئێوە نەبووە یارمەتیشان ناوین ئەمەش پێویست ناکە بەڵام لە قەتا ئەلیاسکەری پارەکەی وەرگرت و سەرفی کرد بۆ تەنزیمی ڕێکخراوەکانی پارتی لەو ناوچانە دەست پێدارۆک و ناوچەی سندی و لە کەشک وازان هێنا لەسەر سنووری تورکیا و نەرمکیە و گۆ هەرز و ئەو شوێدا بەڵێ مامەسا دوایی ئەحمەد تۆفیق پێم وابێ هاوکاری هێزی پێشمەرگاکە لەو سەردەمە ئەو ئەچێتە دیوی ئێران بۆ ئەوەی هاوکاری و کۆمەک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بێنێت بودجەی بارگای بارزانانی لەو کاتا چەندێک بووە کە پێویست بە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگەی ئەو پێشمەرگانەی پێپۆشتە و جلو پێداویستیان بۆ دابین جا بۆ وڵی لە بەهارێکی درەنگە وڵات سەرەتای بەهار بوو ئێمە هاتینە خوارەوە بارزانی فەرمووی ئەڕێن بۆ خوارە بۆ دەورە پشتی ئەتروش و ئەو شۆنانە تەسفیەکەین و جاچی بۆ بەری سۆران لەو کاتا نابوو ئەحمەد تۆفیق ها بۆ لای سەرۆک بەرزانی وتی پێشمەرگە زۆر ڕەچاڵ و بێ پاڵتۆ و بێ پێڵاو و ئەوانەیە من ئەچم بۆ دیوی ئێران لە ڕۆژهەڵات لەوێ بە داخوازی و بەخواستن و ئەمانە کۆمەک و هاوکاری هێنم بۆ پێشمەرگە هەتا بۆ مێژووە لە بوتی بازێ بەخواستن و بازێشیش بە دزی ستا فەرمون نەنە دزی قوبوڵ نیە ئیلا هەبێ بەخواستن بێ و ئەوەی کە بە ئارەزووی خۆی یا زەکاتی لەسەر ئەگەر بە پارە و ئەمانە یارمەتی بە یا بە جلوبەرگە بە پاڵتۆیە بە هەرچێ شتێکە بەخواستن کە دوای بینێکی زۆر بەڵێ جالە و داخوازی ئەحمەد تۆفیقەوە تێچبەوەی هەیە پارەم پێویستە بەڵێ ئیتر ئەو پێشمەرگەیەکە لەگەڵێ مابوو وازان بە یونسی ناو ئاکرەیی بوو مەلامسا لێپرسیوتی بزانە لە جانتاکان چەندمان هەیە هەوازام دەوری 30 دینار بوو وتی بەشی زۆری بە ئەحمەد تۆفیق و بەشی کەمیشی بۆ خۆمان بیاڕە تی بەشی زۆری یا بە ئەحمەد تۆفیق شتێکی کە بەخوای هەزام 8 دینار بوو 10 دینار بوو شتێکی ئاوا نووسیومە لە کتێبەکە کە وەختانە یادداشتم کرد بڵێ هاوکاری هێنا بۆ هێزی پێشمەرگە دوای بینێ لە 63 هاوکاریی هێزگار زۆری بۆ هێناین دە 12 وڵاق بە پاڵتۆوانێ بە پێڵاوانێ بە کڵاو گۆرەوە پێڵێن کە لەسەرکرێ بە پوزەوانەوە هەتا لایتی دەست و ڕادیۆ بچووک بڵێ بۆ ئێمە هێنابووی تر ئەوەنەی کەیەتە خەیاڵ مۆیسش ینی ئەو خۆشی وەختە بڵەبار لە دڵمایە چگار ڕادیۆش بۆ من تیا بوو لەگەڵ لاتێکی زۆر بە قووەت یعنی ئەوەنە دڵمان پێخۆش و لە یاداەکە شادوسیمە وەکو چۆن مناڵێ بۆ جێژە جلوبەرجی بۆکەن و هەتا بەیانی چەند جارێ هەڵە سێ بزانێ جلەکە لە ژوور سەریاتی ئێمەش ئەوەنە دڵمان کرایە و پێخۆشحاڵ بوو ئەو سەرۆک عشیرەتانەی کە لەو سنوورە دەسەڵاتیان هەبوو گوندیان لەبەردەسا بوو پارەی باشیان هەبوو هاوکاری شۆڕشیانە کرد بەڵێ جا لەسەر ئەو هینە ئێتیمامەی کە سۆ بەرزانی ئەیا بە سەرۆک عشیرەتەکان و بە ئاخا و بەڵگ و بەگزادی ناوچەکان مەزایەتی ئامەکە کە ئەمە وڵی پژێری ئەقتاعی و ڕەجعێت و ئاقاوا دەکرێت ئەمە لە مەسای وت ئاغا من دەستی بۆ بەرم هەر لە بەرەوەی ئاغایە ئەڕاتە ناحکومە 200 کەسیش لەگەڵ خۆی ئابا و ئەبێ بە جاسوویە بۆ شەرمان دوایەوە کە ئەو بە ژێر سێبەری ئێمە ماوەتەوانێ ئێمە بۆ دەست دەرێژی بکەینە سەر ئەو دوایە کوردستان چیە؟ زوتیارە کرەکارە فەلاحە ئاقایە بەگە میرە گزیرە ئەمە هەموو کوردن و ئێمە بە یەکسانی و بە یەک چاو ئەبێت تەماشایان بکەین بارزانی لەو کاتا پێم وابێ ئەو هاوکاریانەی لای خۆی تۆمارە کرد بۆ ئەوەی ئەگەر پارە هاتە دەست سەرکردایەتی شۆڕش ئەو هاوکاریانە دیسان بداتەوە بەو کەسانە شتێکی وا هەبوو ئەگە بەڵ باسکەی
بە تایبەتی کە لە ناوچەی سۆران بووین مەسەن هەباسی بە مەنداغا شێخسێنی بۆستیێن ئەمانە ئیمکانیەتیان هەبوو مالی تووتنیان هەبوو کە تووتنەکان بڵێ فاس کرا بوو پاری باشیان هەبوو باسی بە مەنداغاوە هەتا ئەمارەکانی خۆی ئەوی دەخلودانە گەنمە جوێ نووسکردنەوەکە باشە هەمووی بەرەوڕووی بەرەکانی شەڕ کردووە و بارەگاکانی پێشمەرگە شێخسێنی بۆستیێن ئیمکانەتی پارەی هەبوو ئەوە خسوێ بەردەستی سەرک بارزانانی بەڵام لە دوایە بڵێ کە پارەیە شتێک بەهاتە دەست زۆر لەوە زیاتریشی ئایەوە بە هەباساخایە بە شێخ حسێنی بۆستیێن هەتا جارێکیان هێتە یادم یعنی جانتایکی و کۆڵی دیبلۆماسی کە هەمووی پارێتیا بوو هەمووی یا بە هەباسی بەمەدا بینەرانی بەڕێز بەم شێوەیە کۆتایی بە بەشی دومی بەرنامەکەمان دێنین لە بەشی سێمدا باس لە شۆڕشی ئەیلول دەکەین و درێژە باسەکەمان دەدەین